بەناوی خی گەورە میهرەبان ناوم ئارەزووە دانیشتووی هەڵەبجەین ئەوە تقریبان 6 مانگە لێرە ئیشەکەن ئەسپ و عەرەبانە شتمان هەیە ڕۆژانە 2-3 جاریان بۆ لای ئەم ئەسپاکان ئەوە پێنجشەمە جەمعە قەرەباڵغترە تر زۆرتر لێرە ئەمێنینەوە ڕۆژانی تر کەمتر. هەر لە زووە حەزم لێیە بەستر ئەسپ و شتمان نەبوو ئەتر کە کڕیمان کە خۆمان فێر کرد هەمومان پێشتر نەمانزانین بەستەتر هەمومان فێرین. فەرقی هەیە ئەوانەی ئێمە فەقیرن زۆر عەقڵیشن ئەسپی وا هەیە شێتە بە ئەسپ بەس ئەم ئەسپانە ئێمە زۆر فەقیر و عاقڵن ئەو ناسن کە یەن بۆ لای ڕۆژانە سەردانیانەکەن شتیانە دەینی و ئەوە ئەماناسن. بەستر خەڵکی وایە سیقە نیاڵێ سیقە و لەسەر نی ئافرەتی نەیان بینیوە تا ئێستا شتی وە تر بەس سەریشەکەون کێشەیان نییە.